ناوی گەرحی سەیدۆیە و تەمەنی 65 ساڵە و ژنێکی ئێزدیە. خەڵکی گوندی تەلبناتی سەر بە شنگالە. زیاتر لە 6 ساڵە بۆ هۆی وێرانکاری دەستی ڕەشی داعشەوە ماڵ و حاڵیان وێران کراوە. لە دوای 6 ساڵ لە مەراسیمی یادکردنەوەی ساڵیادی جینۆسایدی کوردانی ئێزدی دانیشتووە. عارف خودمت وێن بەگەڕین کە جیکێت مەچێکرێن ماڵکێت ماڤاکرێن خانی نینە بکەونێ خانیت خراپەینە مالت خراپەینە دەرەنگ نینە بکەونێ هەکە ئەمل گونداینە منەل شنگالە بخۆینە بجە خەرا کریرە هەموو. داواکارە ئەم بیرەوەریە ئازار بەخشە بکرێتە دەرفەتی باشترکردنی ژیانیان و بنیاتنانەوەی ناوچە زیان لێکەوتەکان و گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان. لە ساڵیادی جینۆسایدکردنی کوردانی یەزیدی کۆمەڵێک مەراسیم بەڕێوە ئەچێ یەکێک لەو مەراسیمانە هەردوو ڕێکخراوی میترۆ و ڕێکخراوی CDO پێی هەستاوە. ئەم مەراسیمە بریتە لە کۆمەڵێک گوتار و هەروەها پەیامێک کە ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتیە کرێ سەبارەت بە مافەکانی کچانی یەزیدی بە تایبەتی ئەو کچانەی کە تا ئێستا دەست بەسەرن. لە شاری سلێمانی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت و سەنتەری میترۆ مەراسیمی تایبەتیان بۆ یادی 6 ساڵەی کارەساتی شنگال ڕێک خست. لە وتاری سەرەکیە چەند داخوازیەکمان خسۆتە ڕوو لە ڕۆژی سێی شومی ئابدا ڕۆژی جینۆسایدی ئێزیدیەکان کە داوامان لە کۆمەڵگەی نەودەوڵەتی هەیە کە بڵێن ئەم کارەساتە بە جینۆساید بناسێنێ و هەروەها کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکار بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ڕزگارکردنی ئەو کچانەی ترە و ئەندامانەی خێزانی ئێزیدیەکان کە لەژێر دەستی داعشدان. لە یادەکەدا جەخت لەوە کرایەوە حکوومەت هەوڵی گەڕاندنەوەی سەقامگیری بۆ ناوچەکە و خزمەتکردنی زیاتریان بدات. داوای من لە حکوومەتی فیدرال و لە حکوومەتی ئیقلیم کوردستان و لە هەموو حزبەکانی کوردستان و لە هەموو ڕێکخراوەکانی کە لە بابلێن بەرپرسن لە ئاستی نێودەوڵەتیە و لە ئاستی مەحەلیە هەوڵ بدەن بۆ یەکەمین ئەم پرۆسەی گەڕاوانەی خەڵک بۆ شوێنی بۆ زێدی خۆیان تەسیلات بۆ بکرێ دەعمەکی مادی سەریع وەکو منحەی مادی سەریع بۆیان بکرێ هەوڵ بدەن شنگال ببێ بە محافظەیەک هەتا ئەو برینەکانی ساڕێژ بکرێ. هەمووان داواکار بوون کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڕوونی سەی ئاب وەک ڕۆژی جینۆسایدی ئێزدیان بناسێت و دادگایەکی تایبەتی بۆ کەیسەدا بمەزرێنێت. کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکار بێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕزگارکردنی کچان و ژنانی ڕفێنراوی ئێزدی ژێر دەستی داعش. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.